هەموو ساڵێک ئەمە پیشەیەتی هەموو ساڵێک سەردانی شارەوانیشمان کردو خۆشیان هاتوون بە چاوی خۆیان هەمیان بینیوە ئێستا ئەم شەماڵیان ئاوا بێ هاتوون لە سعات تقریبا 12وانەوە هاتوون ئەوەی کە پێویستی کردبێت جێبەجیان کردو دەربارەی ئاوەڕۆکان کە ئەو نەوەستی و بڕوە بەڵام سروشتەکەی بەم شێوازەیە خۆی ئەگەر هەر زۆر ئەو ناچێتە ماڵانوانی ئەم ماڵە نەبێت تۆزێک نزمە لێرەیە ئەمە جارجار کە زۆر هین بێ ئاوە چێتە ناوەوە ئەژینا ئێرە سروشتەکەی خۆی بەم شێوازەیە بەڵام پێویستی بە خزمەتگوزاریە ئەمە پێویستی بەوەیە چاک بکرێ سەردانمان کردوون خۆیان هاتوون بینیویانە چەند جار هاتوون پێویستی بە کۆنکریتە بە قیرە بە شتێکە ئەم ڕئیسیانە کە هەن زیاتر کە خەڵک زەرمەند بێتایە یعنی ئەتوانم بڵێم ئەگەر لافاوێکی تری زۆرتر بێت ڕەنگە ئەم ڕیزە هەتا سەرە و تا خواری شو کە خۆتان بینیوتانە هەمووی زەرمەند ببێ خوا ئاگای لێ لەگەڵ بارانە بارێ ئێمە حەب ماڵ و ناڵڕاکەینە دەرەوە لە ترسا ئەم شەو حتا نیمەی شەو بیرەکەمان خوا بیزانێ پڕ بۆ لە ئاو ناو ماڵەکانمان ئاوی تێ ژوورەکانمان ئاوی تێ هاتووە لە درزی دیوارەکانەوە حاڵمانی ئەوەش وەزعی بەروبەر دەرگاکەمانە خۆتان بە چاوی خۆتان بیبینن نەبەخواوە حاڵنێ ئێمەیان داوا ئەکەین هەر چاو ڕێژێکیشیکەن بۆمان لەم لافاو دوو مەنۆڵمان بۆ دروستکەن خوا بیزانێ لەگەڵ بارانە بارێ ئەم عالەمە بێ شەو بێتە دەرەوە خصوصەن ئێمە چونکەم سەر چەمەکەەوە ڕێگەکەین ئەوە تە بڕۆمە چای خۆتان سیر کە بزانانی ژوورەکانمان و حوشەکانمان پڕنە بۆ لە ئاو قوڕاو